400 ملیارد دینارەکەی عێراق گەیشتۆتە هەرێم، بەڵام تاوەکو ئێستا بەسەر موچەخۆراندا دابەش نەکراوە. موچەخۆرانی هەرێمی کوردستان کە ژمارەیان 1,250,000 کەسە لە بارودۆخێکی خراپدان و یەک موچەی ساڵی 2020یان پێدراوە. سەرەتای ئەم مانگا حکوومەتی عێراق 400 ملیارد دیناری بۆ حکوومەتی هەرێمی کوردستان نارد، بەڵام دوای تێپەڕبوونی هەفتەیەک بەسەر گەشتنی پارەکەدا تاوەکو ئێستا بەسەر موچەخۆراندا دابەش نەکراوە. بەشێکیش لە پزیشکان و کارمەندانی تەندروستی کە لە ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنادا ژیانی خۆیان خستۆتە مەترسیەوە لە ئێستادا بەوەی پێنەدانی موچەوە مانیان گرتووە. پێشتر میدیاکانی دەسەڵات بڵاویان کردبووەوە 400 ملیارەکەی بەغدا دەدرێتەوە بە قەرزی وەبەرهێنەران. حکوومەتی هەرێمی کوردستانیش سەبارەت بە چارەنووسی 400 ملیارەکەی بەغدا هیچ ڕوونکردنەوەیکی باوەڕپێکراوی بۆ موچەخۆران و ڕایگشتی نەخستۆتە ڕوو. حکوومەتی هەرێمی کوردستان وێڕایەوەی لە ناوخۆدا بۆ دابەشکردنی موچە شکستی هێناوە، تاوەکو ئێستاش لەگەڵ عێراق نەگەیشتۆتە ڕێکەوتن. لە کۆتایی مانگی ڕابردووشدا وەزارەتی دارایی عێراق 30 ڕۆژی بۆ ڕێکەوتنی هەرێم و بەغدا لەبارەی نەوت و موچەوە دیاری کرد. وادەکەش لە 19 ئەم مانگا کۆتایی پێدێت. بەشێک لە ئەندامانی پەرلەمانی عێراق باز لەوە دەکەن لە ئێستادا بۆی بەرزبوونەوەی نرخی نەوت حکوومەتی هەرێم لا ڕێکەوتن لەگەڵ عێراق پاشەکشەی کردووە. دوای فرۆشتنی نەوت بە سەربەخۆیی حکوومەتی هەرێمی کوردستان لا دابینکردنی خزمەتگوزاریەکان و موچەدا شکستی هێنا و هاوڵاتیان و موچەخۆران بوونە قوربانی سیاسەتی سەربەخۆ فرۆشتنی نەوت و گەندەڵی. وێڕای شکستیش تاوەکو ئێستا دەسەڵاتدارانی هەرێم ئامادەنین چارەسەرێکی ڕاستەقینە بۆ دۆسیەی نەوت و موچە بدۆزنەوە. جارێکتر سڵاوتان لەبێت میدیەکانی پرەس کاگتۆر بەخێر بن. سوپاسمتان زۆر سوپاس. بەر لەوەی کە بچین سەر موچەی فەرمانبەر حەز دەکەم لەسەر مەسەلەی کۆرۆناوە دەست پێ بکەین سەبارەت بەو بێمتمانەیە کە هەیە لە نێوان حکوومەت و خەڵکە لە مەسەلەیەکی مەترسیداری وەکو کۆرۆنایە. بۆچی ئەوەندە خەڵک بێمتمانە بۆ بەم حکوومەتە بەتایبەتی لە مەسەلەی کۆرۆناش؟ ڕاستیە مەسەلەی کۆرۆنا لە هەموو دنیاە بە شێوازەکان بە سیاسی کراوە، بەڵام لە کوردستان هەنگاوی یەکەمی کۆرۆنا خەڵک متمانەی بە حکوومەت هەبوو. لە حەقیقەتە ئەو بڕیارانەی دران هەمووی جێبەجێ کران، بەڵام دواتر لێرە و لەوێ ئاهەنگی سەرکەوتن بەسەر کۆرۆنا لێدرا و چێ لە پێشەوە سەرکەوت بەسەریا و کە تا ئەساش لە دنیادا کەم شوێن توانیوێتی یا جورئەتی ئەوەی هێناوە بڵێ من سەرکەوتوم بەسەر کۆرۆنایە، جا چ جایی مانگێ لەمەوە پێش و ئەوانەی و تووشیانە بۆ نمونە دوێنێ وڵاتی نیوزیلەندا ڕایگەیان کە بەسەر کۆرۆنادا سەرکەوتووە، بەڵام چۆن ئەڵێ لێرە بە دواوە بە پێی هەنگاو بە هەنگاو وردە وردە ڕەوشەکان ئاسایی ئەەکەینەوە، نەک ئەوەی بەرەڵای کەم بڵێن کۆرۆنا نەما، چونکە هەتاوەکو ڤاکسین دروست نەبێ هەرچەند ئەمڕۆ پسپۆڕی ئەمە نێ ناچینە بوارە پزیشکەکەی، بەڵام ئەوەی تێگەیشتون و بینیومانە هەتا ڤاکسین دروست نەبێ ئەم کۆرۆنای هەردەمێنێ. تۆ ئێران ڕۆژانە زیاد لە 100 کەس بەهۆی کۆرۆناوە جیانی لەدەست ئەدا، سنوورەکانت لەگەڵ ئەوەیە. لە عێراقا کۆرۆنا مەوجودە، چۆن تۆ لە شارێکی وەکو سلەیمانی یا لە هەولێر یا لە دۆک ئەڵەی کۆرۆنا نەما و هەموو ڕێگاکان شلەکەی تۆ بەرەڵایەکەی لەمەدا جۆرە بێ متمانەیەک ڕوودا بۆیە خەڵک وتیان کەوابێ کۆرۆنا هەر نەبووە کە بەم شێوازە بێ. پێ دوای ئیدارەدانی غەڵەت بوو، ئیدارەی قەیرانی کۆرۆنا لە ڕووی کارگێڕیەکەی لە ڕووی کارگێڕیەکەیەوە هەڵە بوو لەبەر ئەوەی لە ڕاستیا بە سیاسی کرا. ئێمە حکوومەتێکمانەیە حکوومەتی هەرێمی کوردستان، حکوومەت خۆی بە سیاسی کرد کاگتۆریان، حکوومەت خۆی بە سیاست ئەو پێکاتەکانی حکوومەت حیزبەکان لە ڕاستیا بە سیاسیان کرد، ئەینا خۆ خەڵک بە سیاسی نەکردووە. هەر لە سەرەتاوە بێمتمانەیەک لە بینی پارێزگا و ناوەندا دروست بوو. کاتێک بڕیارەکان لە ناوەندەوە ئەدرا خۆ کاتێک بیرمان نەچێ خەڵکی کوردستان بە شێوەیەکی گشتی متمانەی بە حکوومەت لاواز بووە. بۆ ئەوەی تۆ بڕیارەکانت خەڵکێکی زۆر باوەڕی پێ بکە ئەبێ بنکەی دروستکردنی بڕیار فراوانکەی. دەبوایە لیژنەی قەیران کۆرۆنا لیژنەیەکی فراوانتر بووە لەوەی کە هەیە. نوێنەرانی پەرلەمانی تیا بووە لە فراکسیۆنە جیاوازەکان،
نوێنەرانی تەنانەت چەند ڕێکخراوێکی کارای کۆمەلگای مەدەنیشی تێدا بووایە بەڵام ئێمە مەمانبینی بەڕێز وەزیری ناوخۆ 6 ساعت 12 یادجاری بۆ درەنگتر بڕیارێکی دەرەکرد پێش ئەو بە ساعاتێک پارێزگاریش بۆ نمونە پارێزگاری سلێمانی ئەیوت ئێمە هیچ نیەتێکمان نییە بڕیارێکی وا دەرکەین وتەبێژی وەزارەتی تەندروستی ئەیوت ئێمە هیچ نیەتێکمان نییە کەچی دوای ساعاتێک سێرەکەی بڕیارێکی پێچەوانەی ئەوانە دەرەکرا کەوابێ ئەوان ئاگاداری دروستکردنی ئەو بڕیارانە نەبوون ئەمە وای ئەکرد درست کەوێتە نێوان متمانەی خودی ئەوانەی کە بەرپرسیارن لە ئیدارەدانی ئەم ئەزمایش بۆیە لە ڕووی کارگێڕیەوە ئەتوانین بڵێین قەیرانی کۆرۆنا خەیری تیا بوو ئەوەی لە هەمووی کارەسات بارتر لە کاتێکدا لە ناوەڕاستی مانگی 5 کۆرۆنا لە کوردستان ئەتوانین بڵێین بە شێوازێکی تەواو دابەزی و نەما زیاد لە 10 ڕۆژ هیچ حاڵەتە تۆمار نەکرا لێرە شکستەکە ڕوویدا بەوەی کە چۆن ئەڵێ ئیتر ئەم پرسەوەک وابێ کۆرۆنا نەماوە بەرەڵاکرا ڕێکارە تەندروستیەکان نەمان باشماخ تیمە پزیشکەکانیان بە هەر شەوە بە هۆکارێک بێ لی نەما سنوورەکە کرایەوە خەڵک بە ئازادانە لە سنوورەکانی عێراقەوە لە پارێزەکانی تری عێراقەوە داخلی پارێزگای سلێمانیە بوون بەبێ ئەوەی پشکنیان بۆ بکرێ بەبێ ئەوەی کەرەنتین بکرێن خەڵک لە دەرەوە لە ئەوروپاوە ئەگەڕایەوە لەسەر متمانە ئەنێردرایەوە ماڵەوە ئەمانە وای کرد لە ئەمەی کە پێی ئەڵێن مەوجەیەکی تر تەوان مەوجەی تر نییە درێژە پێدەری ئەوەی پێشەوەکو دکتۆرەکان ئەڵێن ئەم جارە کە بڵاو بۆ لە سلێمانیا لەبەرەوەی ڕێکارە تەندروستیەکان نەمابوون لە ناو شار و شارۆچکەکانیشە بە ئێجگاری بە شێوازێکی فراوان بڵاو بووە کەوابێ توانین بڵێین ئەمە شکستی ئیدارەی خۆجێیی بوو لە قەیرانی کۆرۆنا لە پارێزگای سلێمانی شکستیان لە ڕووی ئیداریەوە لە ڕووی ئیداریەوە شکستی ئیدارەی خۆجێیی پارێزگای سلێمانی بوو وەلانی کەمی بەرپرسیارەتی بەرامبەر بە خەڵکی ئەم پارێزگایە لە ئیدارەی خۆجێیی ئەخوازێ بێن داوای لێبوردن لە خەڵکی ئەم پارێزگایە بکەن چونکە خەڵک لە ڕاستیە ماوەی 2 مانگ بە قسەی کردن خۆی کەرەنتین کرد خۆی بێڕسق کرد دوکانی داخست نەچوە سەر ئیش ئەوان خۆیان دەواازەکانیان کردەوە ئەوان خۆیان ئەم ڕێکارانیان نەکردایەتەوە دەتوانرا خەڵک کاسپیش بکات و بەڵام بەچی بە ڕەچاوکردنی ڕێکارەکان ئێمە لە ماوەی چەند ڕۆژێکا پێشدەژن و ئەمانە هیچ ڕێکارێکی کۆرۆنا لەم شارۆچکانە نەما کەچی وڵاتان سەیرەکەین هەتا ئێستاش ئەوە وردە ڕێژەی مردنیان تیا کەم بۆتەوە حاڵەتەکان وڵاتێکی و بەریتانیا کە ڕۆژانە لە 1000 کە زیاتری تیامرد ئەمڕۆ ڕێژەی مردن تیا 50 شتێک بووە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەڵێ ئەوەی بچێتە میترۆوە ئەوەی بچێتە پاسەوە ئەوەی ببێتە شوێنێکەوە بەبێ دەمامک بەبێ دەستکێش سزا ئەدرێ و کابێ بەپی ڕێکارە تەندروستیەکان ژیان ئاساییەکەنەوە نەک ئەوەی بڵێ ئەوە سەرکەوتین و وەکو هیچمان نەبوو دکتۆر بڵێن لە ڕووی ئەوە شەوکە هاوکاری خەڵک نەکرامەش نەبووەوە کارێک کە بۆ بڵاوبوونەوەی کۆرۆنا بۆ منە حکوومەت لە ڕووی بژێویەوە لە ڕاستیا بۆ منە موچە هاوکاریکردنی خەڵکی کەم دەرامەت تەناو بڕەپارەی کە لە عێراقەوە هات بۆ کۆمەڵێک هێزانی کەم دەرانە حکوومەت هاوکاری لە ڕاستیا حکوومەت بەرپرسیارەتی کۆمەڵایەتی خۆی ئیتر نەیتوانیوە بە هەر بەهانەیەک بێ بۆی نەکراوە نەیکردووە دەنا لە هەموو ئەو وڵاتانەی ترکە کەرەنتین کراوە تەعویزی ئەو خەڵکە کراوەتەوە کە کەسابەتی نەکردووە تەنانەت لە هەندێک وڵات ئەوانەی پرۆژەی بچوک بچووکیان هەیە ئەو بڕەپارەی وەریان گرتووە زیاتر بە لەوانەیە کە دەستیان کەوتۆ لە کاتی ئیشە بەڵام حکوومەت هێرێمی کوردستانە ڕاستیا ئەوەی نەکردووە و ئەمەی لە هەمووی کارەسات بارتر ئێستا ئەمە چەند ڕۆژەکە پزیشکانی خولاو و پزیشکانی مقیم ئەمانە مانیان گرتووە لەبەرەوەی موچیان نادرێتە کە لە حقیقەتە ئەمە لانی کەمی بەرپرسیارەتی بەرامبەر بە خەڵکی کوردستان ئەوەیە کە بە پەلە موچەی ئەو پزیشکانە بدرێ ئەمە ناکرێت ئەمە بە نیشتیمان پەروەری و بە کوردایەتی و بە داوای لە خۆبردون و قوربانیدان هەر بە خەڵک بڵین قوربانیدان و خۆشمانی چی نەدەین نزیکەی 1000 پزیشکی مقیم هەیە مەعاشەکانیان هیچیان ناگاتە 900 دلار لە هەموو هەرێمی کوردستانە نزیکەی ئەوەندەیە موچەکانیان ناگاتە 900 دلارێکی واتە ناگاتە ملیۆنە دلار یعنی منطقی تایە حکوومەت هێرێمی کوردستان کاکار قرزەکە وەکوی مانگی پێش و 100 ملیۆن دلار قرز کرد ملیۆنە دلار بۆ پزیشکانە بەوەکانی تر مەیدا بە ئەوانی بدە یعنی ناکرێ بەڕاستی ئێمە ئەوەندە بێ چکە لە ڕاستیە گیان
لە دەستدانی هاوڵاتیانی کوردستان بەشێکی بەهۆی نەبوونی خزمەتگوزارە پزیشکەکانەوەی کە کۆڵەکەی بنەڕەتی خزمەتگوزاری پزیشکی ستافی ئەو پزیشکانان لەگەڵ ستافی نێرس و پەرستارەکانن. باش ینی خزمەتگوزاری پزیشکی شەرکەمە لەمڕۆ لەم بارەدا بێگومان خزمەتگوزاری ئەوەی کە گوێ بیستێ بین ئەوەی کە چاومان لێتی ئەوەی کە ئیبینین خزمەتگوزاری پزیشکی ڕۆژ چرکە بە چرکە کەمە بێتەوە. ئەوە لە سلێمانی کە خۆی کارگەی ئۆکسجینی لێیە ئۆکسجین لە خستەخانەکانە نەماوە. باشە ئەمە خزمەتگوزاری کەمێنێ بێت چییە؟ پێداویستەکانی تریان. ینی ئەمە پزیشکەکان کە سوکارمانن هاوڕێمانن تێکەڵاویانین معاناتێکی گەورە لە دەستگای تەندروستیا هەیە. یعنی ناکرێت ئاوا بێخەم چەند ملیۆن کەسێک بەڕاستی تەسلیمی قەدەری خۆی بکرێ. یعنی ئێستا گوێ لە هەندێک بەرپرسی بەڕێزە گرین کە ڕێز و خۆشەویستین بۆ یەک بەیەکیان هەیە وەکو وایە بڵێ بە خەڵک بڵێ وەڵای ئەمە هیچمان پێ ناکرێت خوێنی خۆتان لەسەر خۆتان مەڵێنی ئەوە دەڕەن کاکە ئەو چۆن حکومەتڕانی وابێ حکومڕانی ینی بەرپرسیارەتی حکومڕان لە قەیرانە دەرەکەوێت حکومڕانێکی دروستی یانەوەی چۆنڵی پێویستە لە سوالە کردبێ بۆ میلەتەکە سوال بکەی قسەیەکەیە لەسەر بەڕێز شای ئۆردنی خالی خۆشمە لە کەسێن ئەجێڕێتەوە من لە ڕاستیان نازانم چەند دروستە بەڵام قسەیە و کراوە ئەکرێ ئەڵێن گوایە سەرۆکی وڵاتێک لە هاتوۆتە ئەمان جەولەیەکی کردووە کە گەڕاوتوتی بەڕێز شای ئۆردن من سوالکەرم نبینی لە ئۆردنە ئەڵێ ڕاستە من ناهێڵم خەڵکەکەم سوال بکە من سوال بۆ خەڵکەکەمەکەم لە ڕاستیە حکومڕانی ئەوە بەرپرسیارەتیەیە یعنی ناکرێتەوە بە خەڵک بڵێ لەبەرەوەی پارەم نییە موچەی دکتۆر نایە ئەمریکای فی خۆتە پارەم نییە ئۆکسجین نییە ئەمریکای فی خۆتە یعنی ناکرێت بڵێ وەڵا ئۆکسجینی شە بۆە هەرە مرد ئەمە سلۆجیکێکتیایە ئەمە بێ بەهاسەیرکردنی خەڵکە بەڕاستیە ئەوە لانی کەمی بەرپرسیارەتی نییە بەرامبەر ئەم خەڵکە باشە بەس بۆ مەسلەی موچەکە زیاتر لە سەری بوەسین ئێستا لەو بڕپارش کە بۆ عێراق هاتبوو ینی بەشێوە نەماوە تۆ لانی کەم بیدەن بە پزیشکەکان بۆی کە مەسەلەن لە بارودۆخی خراپدان و بەشێکی زۆریان مانیان گرتووە من دوێنە نووسینێکیشم لە ڕاستیان نووسی لە ڕاستیا چۆن نەماوە یعنی پێویستە چۆن ئەڵێ پارێستی بۆ ڕۆژی ڕەش ئێمە ئەزانین ملیۆنەها دۆلار ئەگەر نەڵی ملیارەهاش باش لە میزە لە خەزینەکانی یەکێتی پارتی دیموکراتی کوردستان هەیە یەکێتی نیشتیمانی پارتی دیموکراتی کوردستان ئێستا خۆیان بە ئەترافی خۆیان بەڵێ کاردیۆری مەکتەبی سیاسی لەسەر تەلەڤیزۆن مەسەڵەن توێتی مەکتەبی سیاسیمان هەیە 100 ملیۆن دلاری لای کوێیە پارتی بە هەمان شێوە باشە ئەم پارانە خۆ بەڕاستی هی خەڵکی کوردستان بۆ بە شێوازێک لە شێوازەکان کەوتو دەستی ئەم حیزبانە و بەرپرسەکانیشە بەو شێوازێ خۆ دیارە هەموو کەس کە هەموو جارەگەڵ لەکە هازا دیارە بەڕاستیارەکەمان چیمان هەیە و لە کوێمان بۆ لە کوێمان نەبووە من وەزیر بووم لە پێش ڕاپەڕی مامۆسای زانکۆ بووم وەرن لێم پرسن تابلۆیەکم لە ماڵەکەی بێ ئەو تابلۆی لەکوێ بوو ئەگەر نەمزانی وەڵامی بەمەوە تابلۆیان بەمە کڕیەوە بۆ یعنی دیارە شتێکی غێری شەرعی مەبووە ئەی ناکرێ بەڕاستی ئێمە ئەوە لەگەڵ ئەوەشا خەڵک جاران قسەی نەئاکرد چونکە بۆ ئەوان بەشی خۆیانە برد بەشی خەڵکی شتێک ئەمایەوە ئەم با بە کەیفی خۆتە چۆن ئێستا خەڵک لە ئیمارات ڕازیە بە ئەمیرەکان ژیانی ئەمیری خۆیان بژین چونکە هاوڵاتێکی ئیماراتیش بەڕاستی سەر بەرزانە ئاژی لە دنیاە ئاسێکی بەرزی ژیانە بۆ دابین کردو بۆ خۆشیان وەکو شای شاکانەژین بەڵام ناکرێ بەڕاستی تۆ لێرە وەکو شای شا بژیت خەڵکەکەشێ بەراوردی نەکەی بە هیچ وڵاتێکی هەژار یعنی ناکرێت پزیشکێک 900,000 دینار موچەکەی بێ مانگرتنی بۆ بکات بە شەرتێک ئەو پزیشکە گەنجانە دەرگای چوونە دەرەوەیان بۆ وڵاتان لەسەر گازی پشت بۆ کراوەتەوە هەر یەکێک لەو بەڕێزانە بیانەیە بڕۆن بە فەرمی بە ڕسمی وڵاتان پێشوازیان لەکەن ئەوان ڕازی بوون بمێنەوە لە وڵاتی خۆیانە خزمەت بکەن نایەنەوەی بەڕاستی وڵاتی ژێبەوە بەس ناکرێتەوە لانی کەمی بژێویان بۆ دابین نەکەی باشە بەس دکتۆر وتت ئەو ژێرزەمینەکان پارەکان ئێستا پارتی وکێتی بەشی زۆری ینی پاریان زۆر لایە دەکرێت ینی بۆ چەند مانگ بهێننەوە بۆ موچەخۆرە وەڵا نازانم من محاسب نیم لە ناوەکەوەی کە بەڕێز ئەوان نیم هەتا بزانم چەندە بەڵام ئەوەی کە گوێبیستی بووین و ئەوەی لە بەڵگەنامەکانە هاوێ و مەسەن هەمومان بیستومانە بەڕێز کاک مەلا بەختیار چەند ساڵ لەمە بژێر زەمینەکان پڕ بەڕێز کاک شاڵای عەلی ئەسکەری لەسەر تەلەڤیزۆن وتی مەکتەبی سیاسیە 100 ملیۆن دۆلاری لایە بەڕێزان لە پەرلەمانی کوردستان کاک بەرهەم ساڵح کە سەرۆکی کابینە بوو
بەڕێز ئاشتی وەرانی وتیش 5 میلیارد دلارمان بەجێشتۆ بۆ کاربەرەوتی وەڵام ئاگام لێ نییە باش ئەم 5 میلیارد دلارانە چیان لێ تەقەن بێگومانە دواتر زیاییشان کردووە یعنی ئەمانە خۆ هەموو قسەی خۆیانن قسەی ئەوە نییە بڵێ هەر لە خۆتەوە قسە هەڵەدەی باشە ماڵی سپی بۆ ڕۆژی ڕەش خەڵک قوربانیدا خەڵک هەزار جوانترین لاوی خۆی گەنجی خۆی لە پێناوی ئەم نیشتمانەدا بەخت کرد ئێستا بۆ دایکی ئەو شەهیدە ئۆکسسیجینێ بێن نە خەستەخانەکانەوە یعنی ئەمە بەڕاستی ناک نازانم یعنی تۆ ئەو بۆ چێیە وازە خەڵک بێنن یعنی بۆ ئەندام و کادر و پێشمەرگەکانی خۆتان لانی کەمی خزمەت گوزاریەکان پێشکەشکەن یعنی ئەمە بەڕاستی من نازانم نایی بنێم چی باشە بەس بۆ مەسلەی موچەکە ئێستا دەکرێت ینی چارەسەری کاتی هەیە بۆ چارەسەرکردنی موچە ینی چارەسەرێک لە ناو خۆی هەرێم دوای قسە لەسەر عێراقیش دەکەین ئەگەر چارەسەر هەیە بۆچی نایکەن ناو خۆی هەرێم لە ڕاستیە قسە لەسەر چاکسازی ئەکرێ چاکسازی ڕیشەیی ئەو بڕیارانی کە دەرچوون ئەمە لە خەرجیا کۆمەڵێک بڕیاردراون بڕیاری زۆر باشن زۆر دروستن بەڵام بۆ جێبەجێ ناکرێن تۆ سەیری شتەکانەکەی کەی خوێنیتەوە وەڵا ناهێڵن جێبەجێکن چێ ناهێڵێ حکوومەت پارتیە یەکێتیە بزوتنەوەی گۆڕانە هەر سێکتان ئەڵەن چاکسازیەکەین هەر سێکتان لە حکوومەتان سەرۆکی ئەنجومەنی وەزیران جێگری سەرۆکی ئەنجومەنی وەزیران وەزیری داراییتان لە هەر لەو سیانن بڕیار بدەن و جێبەجێکەن چێ هەیە بڵێ جێبەجێ مەکەن موچەی من ئەبڕێ هیچکە ئەبرێ و ئەبرێ کەفی خۆیەتی بەڵام لە ڕاستیە ئیرادەی جێبەجێکردنی بڕیارەکان لای خۆیان لاوازە ئەهینا بۆ جێبەجێ ناکەن بۆ چاوەڕێ چێکن ئەمە یەکێک دوو هەر تەنها موچە نییە ئەمان بەس باس تەنها موچاکەن موچەی پلە باڵا و موچەی بندیوار و ئەمە ئەوە باشە بیبڕ نەمووی دەستان خۆش بەڵام کێشە ئەساسیەکە لە داهاتەکانایە تۆ هاتووی ملیۆنەها دۆلار بەخت و خۆڕایی بەخشیتەوە بە کۆمەڵێک خەڵک کۆمەڵێک بەرپرس شەریکەکانیان بۆ ئەوەی بیانکەی ملیۆنەر کۆمەڵێک کۆمپانیات کردوتەوە لەسەر سنوورەکان ئەم کۆمپانیانە ئیشان هیچ نێت تەنها پارە وەرگرتنە حیزبەکان شەریکی حیزبەکان بڵێ ئەمە تەبانی کەسی ئاسایی نییە ئەمانە بەس پارە وەرەگرن باشە وەزارەتی دارایی تو خود بۆ پارە وەرناگری بۆ پارەکە ناینتەوە خەزانە ئەمە یەک چەندین شەریکەی سکوریتی هەیە ئەم شەریکە سکوریتیانە پارە لە شەریکاتی نەوت وەرەگرن پارە لە کافتریایەک وەرەگرن کە تۆ دانیت ئەوێ بە زۆر سکوریتیان بۆ دانێ ئەی باشە ئێمە پۆلیسمان هەیە ئێمە موچەی هەزارها پۆلیس دەدەین بۆ نەوت و غاز پۆلیسی نەوت و غازمان هەیە دولیوامان هەیە بۆ ئەوەرکە بەوانە ناسپێرن بۆ ئەم کۆمپانیا سکوریتیانە ئلغا ناکەنەوە کە ئەمە ملیۆنەها دۆلارە گەڕێتەوە بۆ خەزانەی حکوومەت ئەمە ئەو ئێمە چەندین قوتابخانە زانکۆ خەستەخانە مختبەری تەندروستی هەمانە کە بە میزانی حکوومەت دروستکراوە لە سەتاسەتی بە میزانی حکوومەت کەرتی تایبەتەوە حکوومەت دروستکراوە بەڵێ کەرتی تایبەتەوە حکوومەت بە لە سەتاسەتی پارەکانی دراوە باشە چەند ساڵە ئەو کەرتە تایبەتە قازانجەکەی خۆن کاکە قازانجەکەتان خوار ئافێتان بێ ئێستا مایەکەیان بۆ لێوەرناگرنەوە باشە ئەو قەرزانەی کە باسی یەکەن ئەمە چەندین ساڵە هەر ئەڵێن قەرزمان لەسەر خەڵکە باشە بۆ ڕیناگرنەوە 850 میلیاردیناری بازرگانەکان بەشی مانگێکی موچەی فەرمانبەرانە نییە ئەنجا وازە تەخشان و پەخشانی زەوی بێنن بە ناوی و بەرهێنانەوە جوانترین زەوی ئەم کوردستانە بە ناوی و بەرهێنانەوە درا بە خۆڕایی کە ئەتوانرا ئەو زەویانە نەک بە خۆڕایی بدرێ ئەتوانرا بە مزایدە بفرۆشرێ بۆ نمونە ڕەنگە بڵێن جاوت چۆن وەبەرهێن نەئاهات شەقامی سالم لەسەر سلێمانی لە چ کاتێکە لە چ زەمانێکی کوردستانە هەبوو پارە نەکاش زەویەکەی تەنانەت لە ناخۆشترین کاتەکانی کوردستانە لە نەوەتەکانە مەتری زەوی لێ بە چەند هەزار دینارە کەمتر نەبووە 4-5 دینار کەمتر نەبووە تۆ زەویەکەت داوە بە چەند دۆلارێک بە پرۆژە بۆچی وەڵاوە بەرهێن پرۆژێتە دروستە کاکە ئەوە بۆ بەرهێن ناکراوە ئەوە تەخشان و پەخشانی زەوی ئەم خەڵکەیە لە هەولێر بە هەمان شێوە لەسەر 6 مەتری لەسەر 100 مەتری لەسەر 120 مەتری بە ناوی وەبەرهێنانەوە دەیان دۆن و سەدان دۆنم دراوە بە موبە و پێی دەوڵەمەند بوون و هیچ باشە تو ئەمە ئەتوانرا بەکار بێ بۆ داهات و ئێستاش ئەوەی ماوە لە دەستی کۆمەڵێک وەبەرهێن چەندین ساڵەوەریان کردو نایان کردەوە پرۆژە وەریگرنەوە و ئەوەی کە ئەخرێتە مزاهدەوە بیخەنە مزاهدەوە چکە ناکرێ بەڕاستی بۆ نمونە لە شەقامی سالم زەوی وەبەرهێن بڵێ وەڵام من کەس نییە ئەم بیکا بە بازار و دوکان
یا کەس نێبی کا بە وتێل یا بە پرۆژە لەبەرەوە باوە بەرهێنێک بێ ئەمە بە چ لۆجیکێک شەقامی سالم کەسێ نەیکڕێبی خێزایەتەوە یا لە شەقامی بەکرەجۆ یا لە هەولێر لە شەقامی 6 متری 100 متری 120 یا لە دوهۆک لە شوێنە حەساسەکان ئەمانە هەمووی ئەم یاسایانە بە شێوازەکان دانرابوو کە 10 ساڵ زیاترە لە دوای دەرچوونیەوە وتراوە ئەم یاسایە پێویستی بە گۆڕانکاری هەیە بۆ گۆڕانکاری تیا ناکەن خەلەلی تیا هەیە ئەمە قۆناغێک بوو بەسەر چوو کەوابێ سەرچاوی داهات لە کوردستانە زۆرە سەرچاوی داهات زۆرە زەریبەی دەخن چ ڕێژەیەکی ئەچێتە بە شێوازە دروستەکان وەرەگیرێ گەندەڵێکی ئەجگار زۆر لە زەریبەیە هەیە وارێکە گەندەڵی لە ڕێ وەرگرتنەوەی بۆ لە ڕێکەوتنی ئەوانی کە زەریبە ئەدەن لەگەڵ ئەو کەسانی کە بەرپرسن لە وەرگرتنیان یعنی لە هەموو شوێنەکانی جونگەکانی ئێمەدا گەندەڵی هەیە ئەگە ئیرادەیەکە بێ بۆ بن کردی ئەمە وە لە بواری نەوتە ئەو عەقد و گرێبەستانەی کە کراون لە ڕاستیا پێویستە چاوپێخشانەوەیان بکرێ یعنی ناکرێت ئێمە لە 100 داهاتی نەوت بدەین بە کۆمپانیاکان بۆری گواستنەوەی نەوتی کوردستان ئەم بۆریە ئەبێت هی کەرتی گشتی بێ ئەم بۆریە ناکرێت بدرێ بە کەرتی تایبەت چونکە بۆ ئەم بۆریەی ساڵێک و 2 ساڵ و 10 ساڵ نییە هەتا نەوت بێ لە ئاین هەشتێک لە سەدەقەی جاری ئەمە پارەی جاریە هەتا نەوت لە کوردستانە هەبێ ئەم بۆرێ پارە پێیاکە ئێ باشە هەموو کرێت تێچوونەکەی بای 2 ساڵی ئەو پارەیە ناکەکەی بە کۆمپانیاکە ئێ باشە بۆ تۆ بە خۆ پارەکەی نایی بۆ نایی بە خەڵک بڵێ ئەگەهروواژەکەی بابە من ئەو بۆریە وەرن خەڵکی کوردستانەوە زۆربەی زۆری ماڵەکانتان چەند هزار دلارێکتان ڕەنگە پشار بێتەوە لە بن بالیف و بن ئەوێ نازان چی لێ بکەن وەرن بە شەریکەیەکی مساهەمە پارەکانتان بێن نەیخێنە بۆری دروستکردنی بۆری نەوتی کوردستانەوە بزانن چەند لە ملیار زیاتر نابێت چۆن تۆ بە کۆمپانیایەک ئەمە دیارە کە ئەدرێ بۆ کۆمپانیا لە ڕاستیە ئەمە بۆ شوێن بزرکردنی ورکردی پارەکەیە باش لەبەرەوە ناکرێت پێویستە چاو بۆ یا بخشێنەوە ئەوانەی ئەڵێن چاکسازی پێویستە لە ئێستادا بوێرانە بڕیار لەسەرەوە بدەن گەڕانەوەی ئەو بۆریە بۆ کەرتی گشتی کۆمپانیەکانی پەیوەندی وڵاتێکی وەکو لوبنان یا وڵاتێکی وەکو تر ساڵانە داهاتیان لە کۆمپانیەکانی ئیتیساڵات چەند ملیار دۆلارێکە ناکرێت 5 ملیۆن خەڵک لە کوردستان پارە ئەدا بە تەلەفۆن بەڵام هیچ دۆلارێکی بۆ نەگەڕێتەوە بۆ حکوومەتەکەی بۆی خزمەتی ئێمە پێ بکات حکوومەتی چی بۆ ناگەڕێتەوە بەڵێ حکوومەتی هەرێم هیچ قازانجێک هیچ تەمان کەماڵم حکوومەتی هەرێم پارەکە گەڕێتەوە بۆ خەڵک ئەگەڕێتەوە بۆ موچەی و خەڵکەوە گەڕێتەوە بۆ خزمەت گوزاری باشە بۆ زەریبە ناخێ لە کۆمپانیەکانی گەیاندن وەرناگرێت عێراق وەریەگرێ ئارەزی خۆیەتی ئەمە قانونە تۆش لە هەرێمی خۆت چۆن ئەمە لە جیرفانی هاوڵاتی کوردستان دەرەچێت 5 ملیۆن ئینسان تەلەفۆنی ئاسیاسیەڵ و کۆڕەک بەکارهێنێ بۆ تۆ هیچ باجێکە لەسەری نەبێ یا ئەگەر لە بەغا هەیە بۆ بەشی ئەم 5 ملیۆنە وەرناگریتەوە لی زۆر شت هەیە کۆمپانیەکانی چیمەنتۆ خەڵکی کوردستان هاوڵاتیکی سادەی خەڵکی سلێمانی ڕەنگە لەگەڵ شارێکی ترا لی بێ بە مناقەشە شانازی بۆ بکە کاکە ئێمە سلێمانی یەکەمین شاری پیشەسازی لە عێراقە فەخری پێ بکە کاکەی هاوڵاتی شانازی بەوە مەکە تۆ شارەکەت ژێرخانەکەی ئاودی وەکرێ و ئەڕوخێنرێ و نامێنێ ژیگەکەت پیس دەکرێ بەڵام چی لێ دەست کەوتووە چیت لە 6-7 کۆمپانیای چیمەنتۆی ئەم شارە دەستکەوتووە هاوڵاتێکی بازیان و هاوڵاتێکی تاسڵوجە هاوڵاتێکی سلێمانی جگە لە وێرانکردنی ژینگەکەت و شەقامەکانی و ڕوودانی کارەساتیایە بەڕاستی ناکرێ ئاوا باش ئەمانە هەموو یەکرێ پێویستە زەریبیان لێ بسەندرێ پێویستە زەریبەی ژینگان بدرێ برسێ خزمەت گوزاری مانتقەکان لێ بۆ بگیرێ ناکرێ ئێمە هەر چاوپۆشی بکەین لەبەرەوەی بە ناوی گەورە و شاری وێران وەڵای ئەمە خاوەنی پێشەزادی شارەکەمان باش خۆ باشە بەس کاکتۆرە و خاڵانی کە بەڕێزە دوتت هەندێکی پێویستی تەنها بە بڕیارە وایە پێویستی بە پارە نییە بەس بڕیارمات پارەشی تێناس ئەی بۆ کابینەی نوێ دەمانگە خۆیان ئیدعای چاکساز دەکەن نایکە بۆ نمونە خاڵە سنووریەکانە نازانم نەوتە ئەو کۆمپانیانە کەوابێ ئیرادە نییە کە ئیرادە نییە ڕەنگە لەناو حکوومەتە ئیرادەکەوێ یەکێتی پارتی ئیرادەکەیان نییە گۆڕانی ئیرادەکەی نییە کەوسییانان حکوومەتیان پێکەناوە لەبەرەوە لە ڕاستیە بێ فشار بخرێت فشاری تەنانەت خودی ئەوە بەرپەرۆزانی کە لە حکوومەتان و بەڕاستەقینە باسی چاکسازیەکەن ئەبێ ڕای بگەیەن بڵێن کاکە ناکرێ ئەوە وڵات ئەوە ناڕوا بەڕێەوە
و من بۆیە ئەڵم بڕیار چکە ئەوە یاساشی یاسا دەرکردن ئاسانە بە هەفتەیەک یاسا دەرەکرێت فەرمانتارەکان چێن کوڕ و کچی ئێمە و کوڕ و کچی حیزبەکانن ئەگەر حیزبەکە ئیرادەی هەبێ کۆ ببنەوە یاسا دەرکەن بەو شێوازە لە خیانی مانگێک هەموو شتێک حەلە بێ بەڵام ناکرێ ئەمە هەر بڕیار دەرکەینەوە هەر لیژنە پێک بێنین و کاکە چەند ئەم وڵاتە پێویستی بە پێکردنی لیژنەیە ئەنجامیان هەبووە و لیژنانەی کە لە ڕابردوو 10 ساڵە باسی لیژنە و پرۆژە دەکەن من خۆم پێش 7 ساڵ هەمەوە پێش ئەندامی لیژنەی چاکسازی بووم لە بینی یەکێتی و پارتی کە دروست کرا لە بینی کۆمەڵە پسپۆر لە ساڵی بڵین لە ساڵی 2013 و 14 ئەمانەدا بەشێکەوە بەڕێزە هاوڕێیانم کە لە یەکێتی و لە پارتی لەگەڵ من ئەندامی ئەو لیژنەیە بوون ئێستا بەرپرسیارەتیان لە حکوومەتە هەیە پارتی ئەوە یەکێتی بەس نیوەی ئەوەی کە خۆیمە خۆمان نووسیمانە جێبەجێ بکرایە لە 2013 تا ئێستا هەرێمە مشتێوە ناگەیشت بەس ئەو نیوەی ئەو راپۆرتەی سەرۆکایەتی هەرێم لە 2016 ئەلانی کرد و ڕایگەیاند نیوەی ئەو خاڵانەی کە لە راپۆرتەکەی سەرۆکایەتی هەرێمە هاتۆ جێبەجێ بکرایە ناگەرک ئێستا ناحکومەت هێرم پێویستی بەوەی خەڵک قسەی بۆ بکە هەمووی لەبەر دەستێتی یعنی زۆر جار وڵێن وڵا ڕاوێشکار و پابەجان ئەمەش ڕاوێشکاری هەیە چونکە ئەوانەی ئەم وڵاتە ئایان بردو بەڕێوە ئەشزانن باشتریان بەڕێ بەڕێوە بەس ئیرادەی باشتر بەڕێوەبردن نەبووە وەکوتم جاران ئەگەر شێوازەکان خەڵک قبوڵی کردبێ لە بەرەوەی بەشی ئەو هەبوو بەشی ئەمیشە بووە بەڵام ئێستا بەشی ئەم نەما بەس بەشی بەرپرسەکان ماوە ئێستا بێگومان ئەمە بەشی حیزب ماوە حیزب هەژار بەڕاستی حیزب هەژار نییە حیزب دەوڵەمەندە قاسەکانی بەڵام قاسی حکوومەت ڕەنگە خاڵی بێ بەڵام کە حکوومەتیش خاڵی کرا بۆ شێوازە خاڵی کراوە لەبەرەوەی داهاتی حکوومەت دراوە بە کۆمپانیەکانی حیزب هەموو کەرتەکان دراوە بە کۆمپانیەکان زۆری کەرتەکان مناڵم هەموو کەرتەکان ڕاستە بەڵام ئەگەر ئاوا بڕۆشتایە کەرتەکانی تریژانی وردەوردەواڵن کەرتی کارەبا بەهانەی ئەوەی ناتوانین بەڕێوەی بەڕین ئەو کەرتی پەروەردە هەر قوتابخانەیە ئەکرێتەوە بەبێ ئەوەی ڕەچاوی بنەما زانستەکان بکرێت زانکۆکان یعنی زانکۆ ئێستا وای لێ هاتۆ بۆت بە شوێنێکی خۆ دەوڵەمەندکردن ینی ڕەنگە بەڕێزێک بچێتە لای بەرپرسێکی حکومی یا ژنێک داوای مەشروعێکی لێ بکات بڵێ کاکەجان دەبڕۆ زانکۆی بکەرەوە خۆتی پێ دەوڵەمەند کە داوای پارە لە من مەکە چونکە ناکرێت بەڕاستی هەرێمێکی سێ شاری خاوەنی 30 زانکۆ بین ناکرێت وڵاتێکی وەکو هۆڵەندا 5 زانکۆ 6 زانکۆی هەیە کە زانکۆی وای هەیە لە ساڵی 1650 هەیە مێژوەکەی هەموو مێژووی زانکۆی ئێمە کۆنتین زانکۆی ئێمە 1960 باشە ناکرێت یعنی تۆ وڵاتێکی وەکو فەڕەنسا وڵاتێکە بڕۆ سێرچ بکە بزانن چەند زانکۆی هەلیتیایە ئێمە نزیکی 15 زانکۆی هەلیمان هەیە وایە 15 حکومی بەڵێ بڕۆ سەیری بزان فەڕەنسا زانکۆی هەلیتیایە یعنی خوێندن و پەروەردە ناکرێت بەڕاستیار ئاوا بەرەڵاکرێت بۆ کەرتی تایبەت چونکە ئەمە نائەدالەتێکی گەورە دروست ئەکا بیرمان نەچێ یەکێ لە بنەمەکانی حکومڕانی عەدالەتیە دادپەروەریە تۆ کاتێ دی تەنانەت کۆلیژ هەستیارەکانیش بۆ کۆلیژی پزیشکی یا پزیشکی ددان کاتێ ئەیکەی بە ئەهلی بە نمرەی 80 لەبە وەرەگری بەڵام لە کۆلیژە حکومیەکانی خودنەوە 5 وەرەگرێ ئەمە نادادپەروەرێکی زۆر لە بینی تەبەقەکانە دروست دەکات لە بینی خەڵکا دروست دەکات ئەو خەڵکەی کە هەژارە کە کەم دەرامەتە ناتوانە مناڵەکانی بگاتە جێگایانی کە ببێ پزیشک بێ بەمە سەیری ئەم پزیشکانەی ئێستا بکەن کە لە کوردستانە هەن کاکمەکی بڕۆ شەقامی وەرزی بڕۆ شەقامی ئەتبا لە هەولێر ڕێژەی لە 180 کوڕ و کچی هەژار کە وەختی خۆی لە کۆلیژەکانی پزیشکی عێراق وەرگیراون و کۆلیژە پزیشکانی کوردستان وەرگیراون بە نمرەی خۆیان لەژێر فانۆزە لە نەوەتەکانە خوێنوویەتی نمرەی پزیشکیە ناوەخ وەرگیراوە بۆیە سیر کە ئێستا زۆربەی زۆری ئەو دکتۆرانە کە سوکاری کوڕ و لە خێزان هەژارەکان بوون بەڕاستی دەوڵەمەندەکان هەندێکیان نردویان بۆ خارج کوڕ و کچەکانیان بەڵام ئێستا سیر بکە ئەوانەی کە لەمە ولا دەرەچن و پێگەن لە ڕاستیان ڕێژەکەی جگار پێچ من لەگەڵەوە نیم کە بڕین ڕێگەلەوە بگری کە تۆ بۆ بەرهێنان لە خوێندنی کوڕەکە تا یەک چکە تا بکەیەوە مافێکی هەوڵاتی خۆتە بەڵام بەڕەچاوکردنی ئەوەی نابێت لەسەر حسابی توێژە فراوانەکەی خەڵک بێ نابێت لەسەر حسابی کەرتە گشتەکە بێ نابێت لەسەر حسابی ئەوەی خەڵک بچێ بۆ زانکۆی ئەهلی من وەرگرتن لە زانکۆ حکومیەکانە کەمکەمەوە ئەمە کارە سادە خەڵکەنە کاتێ من ئەتوانم ئیستیعابی 500 تەلێبە بکەم بەڵام بەرنامەی وەرگرتنەکەم 300 دانێم بۆ لەبەرەوەی 200 بنێرم بۆ کەرتی تاز سپاس دەکەم ناوبڕێکمانێ دەگرم بۆ لای بەڕێست بەڵە بینەرانی بەڕێست ناوبڕێکی کورت و دەگەڕێنەوە لاتێ تۆپ ئارت
تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام چونکە شیر لە ژیانی هەموماندا گرنگی خۆی هەیە، من باشترین شیرم بۆ خەزانەکەم هەڵبژاردووە. هەموو کات شیری ئاڵتونسا بە منداڵەکانم دەدەم بۆ ئەوەی مێشتێکی چالاک و داهێنەرانەی هەبێت. من بە شیری ئاڵتونسا کێک و شیرینی دروست دەکەم. شیری ئاڵتونسا ڕۆڵێکی گرنگی لە خێزانی ئێمەدا هەیە. 100% سروشتی تامێکی نایە. ساردخانەی چوارقورنا بۆ یەکەمین جار گەورەترین ساردخانە لە سەر ئاستی عێراق و پارێزگای سلێمانی لە دەشتی بە پیتی بتوێن کراوەیە. ئەم ساردخانەیە سەرمایەیەکی باشە بۆ هەموو جوتیار و خاوەن کێڵگەکان کە چیتر بەرهەمەکانیان هەرزان فرۆش نەکەن سوود لەم ساردخانەیە وەربگرن. لە ساردخانەکەمان توانای پاراستنی 1400 تن بەرووبوومی جیاوازی هەیە کە سەرجەم بەرهەمە کشت و کاڵیەکان لەگەڵ هەموو جۆرە بەرووبوومێکی شیرەمەنی و بەشی تایبەت بە پاراستنی گۆشت و ماسی و مریشک کراوەتەوە و دەتوانن بەکاری بهێنن. ساردخانەکەمان جگە لە بوونی کارەبای 24 کاتژمێری گرنتی پاراستنی سەرجەم بەرهەمەکانی لە ئاستۆدایە. هەمیشە داشکاندنی بەرچاو دەکات بۆ سەرجەم جوتیار و خاوەن کێڵگا پەلەوەریەکان. ساردخانەکەمان بە سەرپەرشتی مامۆستا عەبدوڵڵا و سلێمان شاخەوان. ناونیشان چوارقورنا نزیک پێشانگاکانی فرۆشتنی ئۆتۆمبیل. ساردخانەی چوارقورنا. برنجێک بخۆن کە دڵنیابن لەسەر چاوەکەی، چونکە تەندروستیتان لە هەموو شتێک گرنگترە. برنجی سروشتی شیمال باشترین جۆری برنج لە تەواوی دنیا، ئەویش بەهۆی ئەوەی لە خاکێکی بەپیت و جەوێکی شێدار و باراناوی شیمالی ئێراندا دەڕوێت. برنجێکی سروشتیە و هیچ مادەیەکی کیمیایی و حافزەی تێکەڵ نییە و هیچ زیانێکی بۆ سەلامەتی و تەندروستی و قەڵەوی نییە. بگرە زۆریش بەسوودە. پێکاتەوە ڤیتامینەکانی برنجی سروشتی شیمال، پرۆتین، ئاو، ڤیتامین ئی، کالیسیۆم، ئاسن، مەگنیسیۆم، مەنگەنیز، پۆتاسیۆم، ڤیتامین B1، B2، B3، B5، B6. واتە ئەم برنجی کارگەکان نییە خاڵی بێت لە ڤیتامین، بەڵکو چڵتوکە و خۆمان کڕی دەکەین. شێوازی لێنانی لەگەڵدایە. بۆ دەستکەوتنی برنجی سروشتی شیمال پەیوەندی بکەن بە 070 353 27 27. هەر کات تاقیتان کردەوە خۆتان بڵاوی دەکەنەوە. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕێکلام تۆپ. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بڕێز کاکتۆر گۆڕێم وڵای بڕێزت پرسیارێکی تر لەسەر دۆخێرێ بکەین دوای قسە لەسەر عێراقیش دەکەین بە سەبارەت بەم کابینەیە کە زۆر بانگشەی چاکسازی دەکات. تا ئێستا بە عامل هیچیان کردووە وەکو چاکسازی ڕاستەقینە؟ تا ئێستا نەکراوە. بەرهەمەکەیمان نەبینیوە تا ئێستا. بەرهەمەکەی دیار نییە. تا ئێستا بەرهەمەکەیمان نەبینیوە. ئومێدەوارین لە ڕۆژ سبەی نەزووتر نیە بەرهەمی چاکسازیەکان ببینی. ئومێدمان هەیە بەڕاستی، چونکە وەکو گوتم ئەگەر چاکسازی نەکرێ هەرێم ئاوا ناڕوات بەڕێوە. هەرێم ئاوا ناڕوە بەڕێوە. بۆچی ئەم جارە ناڕوات بەڕێوە جیاوازە لە جاران ڕەنگە ئێستا وەزعی کوردستان ئەتوانین بیشوبهێنین بە وەزعی پێش دروستکردنی بەرەی کوردستانی لە ساڵانی 80کاندا. کاتێک وەزعی پێشمەرگە وەزعی ئەو حیزبانە زۆر ناهەموار بوو لە ناچاریە بەرەی کوردستانیان دروست کرد، خۆیان ناچار بوون. ئێستا خەڵکی کوردستان وەزعی زۆر خراپە. ئەگەر خۆشیان وەزعیان باش بێ مەفروزە لەبەر خاتی خەڵکی کوردستان شێوازە لە شێوازی پێکەوە ژیانی دروست بکەنەوە. ناکرێت ئەم دڕدۆنجیە لە بینی پارتی و یەکێتی و ئەم پێکاتانەی حکوومەت ناکرێتەوە لە حکوومەتێکا بیت و ئەم قسە و قال و قیلەی کە ئێستا ئەیبینین لە پەرلەمانتار لە خەڵکی حیزبی لە بینی ئەم حیزبانەیە. خەڵکی کوردستان لە ڕاستیە شەکەتە، ماندووە، شایستەی ئەوەیە لێرە بە دواوە خزمەت کرێ، نەک ململانەی سیاسی لەسەر حسابی ئەو بکرێ و
لە هیچ شتێکی لە بەرژەوەندی ئەوانە بێ بۆیە تکایە لە یەکێتی تکایە لە پارتی واز لەم دڕدۆنگی سیاسە بێنن هەردووکتان بەیەکەوە دوێنێ دەنگتاندا بە وەزیرەکانی یەکتر لە بەغدا دەستان خۆش بێ و شتێکی زۆر باشتان کرد ئێدەوەرنەوە کوردستانیش بە هەمان شێوە حکومڕانی وڵاتە بکەن وەرنەوە پەرلەمانەکەی کوردستان دابنیشن بەیەکەوە کام یاسایە باشە دەری بکەن خەڵک شەکەتە خەڵک ماندووە ڕاستیە بەرگەی ئەم لێکترازانە سیاسیە ناگیرێ بۆیە حەق وایە و لە هەنگاوی پێکەوە ژیانیشانە وەکوتم ئیتر دەست بە چاکسازی ڕیشەی بکەن و واز بێنن لەوەیکەوە کام حیزبە زیاتر پشکی زیاتری بەرکەوێ پشکی حکوومەت بۆ خزمەتکردن بەرکەوێ نەک بۆ ئەوەی چەند بەر بۆ دکتۆر ئێستا خەڵکی کوردستان قوربانی چەند کەسە یعنی 5 میلیۆن کەس بڵین بۆتە قوربانی چەند کەس کە چاکسازی ناکرێت کە موچە نییە لە ڕاستیە قوربانی ئەو حیزبە سیاسانن پارتیە بە دەرەجە یەک یەکێتی نیشتیمانیە بە دەرەجەی دوو بزوتنەوەی گۆڕانە بە دەرەجەی سێ ئەنجا حیزبەکانی تریش لە ڕاستیە ئەمە واقع واتە خەڵکی کوردستان قوربانی ئەو حیزبە سیاسیانەیە کە ئەمڕۆ حکومڕانی کوردستانن ئەمە واقعە لەبەرەوە ناکرێت ئەبێ ئەوانش بە حەزبە بە پرسیارەتیەوە بێنە پێشەوە باشە سەبارەت بە دۆسیی نێوتیش بۆچی مەسەرەن دۆسیی نەوت ئاوا هەرێمی کوردستان تووش شکست بوو بەڕێز ماوەیەک لە دەستگای پرۆژەنەوتیەکان لە سلێمانی شەر کارت کردووە ینی بۆچی ئێمە لە مەسەلەی نەوت بەم دۆخە گەیشتنەوە ئێستاش کە سەرۆکی حکوومەت لە وتارەکەیدا بازەوە دەکەێت کە لە سەڵات چلی داهات چل بۆ 42 داهات هێرێم لەگەڕێتەوە حکوومەت تقریبان سەڵات 60 نایەتەوە بۆ حکوومەت هێرێمی کوردستان بۆ کۆمپانیا بۆ قەرزە پرۆسەی نەوت بەداخەوە بە ئەو یاسایی کە بۆی دەرکرا کە شت بە یاسا نەکراوای لێ دێ ئێمە یاسای وە ئازام ژمارە 4 ساڵی 2007 یاسای نەوت و غاز لە هەرێم پەرلەمانی هەرێمی کوردستان دەرچوو بەداخەوە یەک بڕگەی جێبەجێ نەکرا یەک خاڵی جێبەجێ نەکرا بەڵێ وەکو چی جێبەجێ 4 کۆمپانیا دانرابوون لێ کۆمپانیای دەرهێنان و دۆزینەوەی نەوت کۆمپانیای فرۆشتنی کۆمپانیای جگەلەوە بە یاسایەکی تری یاسای داهاتە سنووقی داهاتە نەوتی غازێکان باڵێ ئەوەش دەرچوو باسە هیچی لەمانە جێبەجێ نەکرا ئەگەر ئەمانە بکرانایە شەفافیت دروست ئەبوو لە پرۆسەی نەوتە کۆمپانیەکان دەوریان ئەبوو ڕۆڵیان ئەبوو ئەوەی بنکەی دروستکردنی بڕیار و ئاگاداربوون لە پرۆسەی نەوت لە جیاتی چەند کەسێک ئەبوو بە سەدان کەسی ئەم وڵاتە بەشداری لەم پرۆسەیە کرد شەفافیت ڕووی ئەدا داتای ڕاست و دروست ئەدرا بە سیاسەکان و حیزبە سیاسەکان ئێمە داتای هەڵە کوشتینی ئێمە چاواشەکاری لە داتاکانە کرا کاتێک لە 2014 کابینەکەی عەبادی دەرچوو بڕیاری فرۆشتنی سربەخۆی نەودرا ئەو بڕیارە تاگەیانە نەدرایەک حیزە بەڵام زانیاری ناڕاست بە هەموو حیزبەکاندرا و ئەوەی لە خەیاڵم بێ کۆبوونەوەی سەرجەم حیزبەکان لە گردی زەرگەتە کرا لەوێدا پرسیاریان ئەویان کردبوو ئایا ئێمە بە داهاتی نەوتی خۆمان چەندمان دەزەکەوێ و لە بەغا چەندمان دەزەکەوێ ئەو بڕی داهاتی کەوترا بوو بۆ هەرێمی کوردستان زۆر زیاتر وتی مانگانە 3 میلیارد دلار و لە 2015 بەرهەمینەوت دەگاتە 1 میلیۆن بەرمیل ناوت 1 میلیۆن بەرمیل لەگەر بە 6 شکوتای بزانە کردە چەند بەڵام ئەمە هیچی وا دەرنەچوو کەوابێ ئێمە لە پرۆسەی نەوت نەبوونی شەفافیت نەبوونی وەکوتم بە یاساییکردن ئەو کەگەرە کۆمپانیانە دروست بوونایە یاساکە جێبەجێ کرا وای لێنە بەس دەکرێت پێداچنەوە بکرێ بە لە ئێستادا وەک عەرزم کردی خەڵکی لاکە باش بەڕاستی پێویستیمان بە پشووە خەڵکی کوردستان پێویستی بە پشووە ئەگەر پشووی شۆڕژگەڕانەش بێ شۆڕشیش بێ پێویستی بە پشووە ئەم خەڵکە هیلاک کرا بۆیە باشترین چارەسەر لە ناچاریش بێ گەڕانەوەی بۆ بەغدا لە ناچاریش بێ تەسلیمکردنی مەلەفی نەوتە بە بەغدا هیچ نەبێ لە تەسلیمکردنی نەوت بە بەغدادا خەڵکی کوردستان هاوتای خەڵکی عێراق کێشەی مالیەکەی چارەسەر دەکرێت ئەوە لە عێراق چ کێشەیەک نەوت هاتۆتە سەر بۆ نمونە 20 دلار و 30 دلاریش بەڵام موچەخۆر موچەی خۆی هەیە بۆ مانگانە موچەی خۆیانەوە چکە ئەوان دەوڵەتن قەرزەکەن متمانەی دەوڵەتانیان هەیە وڵاتەکەیان فراوانترە و پرۆسەکەشیان پرۆسی نەوتە لە ئێمە زۆر لە پێشکەوتووترن لە ڕاستیە لە شارەزاییە لە چییە ئەنجا ئەگەر لەم قۆناغەیە وەکو وتم پشووی شۆڕژگەڕانەش بێ ئەگەر مافێکی دەستوری خۆشمان بەبێ بە ئێمە
بە غەڵەتمانی دارە کرد پێمان نەکرا خۆمەش شەرم نییە کاکەجان پێمان نەکرا نەتیجەکەی ئەمەیە ماڵوێرانیمان بەسەر خۆمانێنا لەبەرەوە ئەم مەلەفە باشترین شت کە خزمەتی خەڵکی خۆمان بکەین ئێستا بە ناچاریش بێ تەسلیمکردنەوەیکی بەغدا سەیری ئەوە نەکەین ئەمڕۆنەوت بۆ $40 بە $42 پەرلەمانتار دەڵێن ئێستا حکوومەتیرین زۆرێک لە پاشەکشەی کردووە لەبەرەوەی کە نرخینەوت بەرز دەبێتەوە لەگەڵ عێراق ڕێک نەکەوێت هەڵەیەکی کوشنداکە هەڵەیەکی کوشنداکە چکە ڕاستیان نرخینەوت یەکەم متمانەی لەسەر ناکرێت متمانی لەسەر ناکرێت ڕۆژە 60 ڕۆژە 40 ڕۆژە 50 ڕۆژە 100 و ئەنج دووەم ئێمە بە $100 بینیمان بە $70 و $80 بینیمانە و گوێبیستی تەنێت تەسیع بووین ئەگەر نەوت بکاتە $100 ئەزمەی مالی لە کوردستانە حل نابێ گەشت $74 نەوت پاشەکەوتی موچەی خۆرانی نەدا کەوابێ بین ئێمە ئەمە لەفە تەسلیمی ئەو بکەین خەریکی داڕشتنەوەی مؤسساتەکانی خۆمان من لەسەر بنەمای نیشتیمانی با ئێمە زەمانمان بە فیڕۆ ڕۆیشت بەڵام هێشتا کات زۆری ماوە با ئەمە لەفەیان تەسلیم بکەین خەریکی مەلەفەکانی تر بین خەریکی پەروەردە بین خەریکی خوێندنی باڵا بین خەریکی ئەم کردی تەندروستی وێرانە بین دروستی کەینەوە ئەو پارەی کە بۆ ماندێ ئەو پارەی داهاتە ناوخۆیەکان کۆیەکەینەوە خەریکی ڕێخستنەوەی کۆکردنەوەی داهاتەکانی ناوخۆ بین کە ئێستا نازانین چۆن کۆکرێتەوە پەرت و بڵاوە ئێستا چەندین سەرچاوی داهاتەیە لە کوردستانە کە تا ئێساش بیری نەکراوەتەوە کۆ بکرێتەوە ئێمە خەریکی ئەمانە بین وەکو وتم ئەگەر شوش بێ چۆن لە ڕیفراندۆممان کرد بۆ سەربەخۆیی و زروفی دەولی و هەر هۆکارێک بە سەری نەگرت ئەوە ئێستا وتمان با بە پشووە و ئەمەمان داناوە و تاپۆیەکە خصوماتە ژێر سەرمانەوە تاپۆی بەکاردێکا زۆر لەسەرە هەندێک سەرکردەکان دەڵێن تاپۆکەکی بەکاردێ ئەوە کەسە ڕێیەکیە بەڕێی من بەکار نایە نەخیر بەڵام تاپۆیەکە وا گریمان خراوەتە ژێر سەریمانەوە دامانناوە ئەوە لە بەغاش خەریکی پشکێنەی وەزارەتەکانی بەغداد باشە قەیچە ئەوە خۆمە سیاسەتە ئێ بەنەوتەکەش باوا بکەین لێرە دەرمان هێنا فرۆشتمان نەتیجەکەی ماندی ماڵوێرانی بوو کەوابێ ئێستا ڕێگە چارەی دروست ئەوەیە کاکەجیان حکومەتی عێراق ئەمە نەوتەکە بیفرۆشە ئەو ڕێکەوتین کە خۆیان باسیەکەن لە پێنای بەرامبەر بەوە میزانی و بودجەی خەڵکی کوردستان بدە و بەشی ئەوەنەش داهاتی ناوخۆیی لە ژێر کۆنتترۆلی حکومەت یاریێمی کوردستانە ئەمێنێتەوە کە بتوانێ پەرە بە ژێرخانە ئابوووریەکەی خۆی بدا بە کەرتە گشتەکانی تر بدا وەکوتم ئێمە ناکرێمە چەندین ساڵە بەزەڵی نەوت پەروەردەمان فەرامۆش کرد خوێنی باڵامان فەرامۆش کرد فەرامۆش کرد کشت و کاڵ گەشت و گوزار هەمومان چاوەڕێی بۆرێنەوە تێبووین دەی خوا سەرینەوەت بەرز بێتەوە دەی دوعا و نزای مەلابەڕێزەکانی مزگەوتی ڕۆژی جومعە ئەوە بوو دەی سەیری بۆرسەکەم زانەوەت بەرز بێتەوە یان نا باشەوە تەواو چەند ساڵە بابین وەکوتم خەڵکی کوردستان شەکەتە پێویستی بەوە نەبیخینەوە بەرحەقی تەجروبە ئاخۆنەوەی بەرزەبێتەوە یا بەرز نابێتەوە با ئەم یاریە جارێکتر لەگەڵ خەڵکی کوردستان نەکەین با لانی کەمی لانە ئەبوورەکەی بۆ زەمان کەین کە لایەنە کەمێکە مناڵم لایانی زۆر لایەنە کەمەکەی ڕێکەوتنە لەگەڵ بەغا باش وە دەکرێت ئەمە لە قۆناغی ترا چۆن مادەی 140 کە ئێمە نیوەی خاکی کوردستان لە مادەی 140 ماوە ڕاستیە خۆ ناکرێمە بە وازی لێبێنین ماومانە دەکرێت ئەم پرۆسانش هەڵبگرین بۆ کاتێکی تر سربەخۆیی من وەکو تاکێک قەناعەتی تەواوم بە سربەخۆی کوردستان هەیە وە باوەڕیشم بەوە هەیە تاوانە خوێنی گەنجێکی کوردستان برژێ ئەگەر بۆ سربەخۆی نەبێ بۆ هیچ شتێکی تر هیچ شتێکی تر ئەو ناهێنێ خوێنی ئینسانێکی بۆ برژێنی سربەخۆی نەبێ بەڵام ئێستا ئەمە ناکرێت ئێستا ئەمە ناکرێت هەڵیەگرین بۆ کاتێکی تر خۆ ناکرێت ئەمە بەڕاستی هەر خەڵکی خۆمان بکەین بە قوربانی لە پێناوی دروشما ئێستاش دەسەڵاتدار هێنێم ینی نەدان ینی بە فەرمی بجێگە لە سەرۆکی حکوومەت کە باسی شکستی کرد بە زەوانی تر نەدان بە شکستی ریفراندۆم نەشکستی نەوە هەندێکیان تا وەسەدانی پێدانانێت جا خۆ بەدان پێدانان چییە واقعەکەیە لە بەردەمی هەمومانە من کاتی خۆی دەنگم بە ریفراندۆم داوە پەشیمانیژنیم لە ریفراندۆم هەرچەندە پێش ڕۆژێک ریفراندۆم نووسیوە کە ریفراندۆم چۆن ئەکرێ ئێمە شێوازەکانیکردنی ریفراندۆم نییە چکە ریفراندۆم بە دوو تەرەفەکرێ هەردوو لا ڕازی بن بۆ چاودێری شەوێ علاقۆی ناچینە سەرەوە و من لە کاتی ریفراندۆمیژا پێشنیارێکم بۆ جەنابی کاک مەسعود بارزانی کرد وتم خۆزگا و پێشنیارەی من و ئەو ڕاوێژکارانەی نزیکی ئەیانگەیانێت چکە من لە ڕاستیە حەزمە کردووە ئێساش لە ناخەوە حەزەکەم کە خەڵکی کوردستان
ئەو خەوە سربەخۆیی کە بۆی کرا ئەو ڕیفراندۆمە نەگەڕایەتەوە بۆ ئەوەی کە جەنابی کاک مەسعود سەرۆکایەتی پرۆسەی سربەخۆبوونی کوردستانی کرد کە لە مێژوودا ڕاستی ئاوا هەنگاوێکی دوێرانەیە بۆز لە هەموو دەراویشتەکانی تری بێنن ئەمە بۆ جەنابی دەنووسرا کاتێک لە دوای ڕێفراندۆمە ئیستیقالەی بدایە لە پارتی دموکراتی کوردستانیش و پەیامێکی بۆ خەڵکی کوردستان بڵاو کردایەتەوە بیکتایە کۆمەڵانی خەڵکی کوردستان من ویستم ئاڵای سربەخۆیی کە چەندین ساڵە قوربانیمان بۆ داوە و باو باپیرانی ئێمە هەمومان و هەزار هەرگەزمان قوربانی بۆ داوە ئەو ئاڵای سربەخۆیە بەدەستی ئێمەوە بگاتە ئامانج بەڵام بەهۆی کۆمەڵێک بارودۆخ کە لە ئێمە گەورەتر بوو نەگەیشت بەڵام لێرە بەدواوە من ئەو ئاڵای هەر بەرز ڕاگرمە دەستی خۆمەوە خۆ ناکرێ میلەتیش لەم ناوەداتیا بچێ بەڕێوە چوونی پرۆسەی ڕێکەوتنەوە لەگەڵ بەغدا دەستپێرم بە نەوەکانی تر دەستپێرم بە پارتی وێکێتی با خۆیان بە حیزبەکانی تر بە زمانی لێ دەرەچن جەنابی کاک مەسعود بەو پەیامە بەو هەنگاوە وەکو سیمبولێکی سربەخۆی کوردستان دەمایەوە بۆ من حەزم دەکرد ئەوە بکا بەدڵ و بەوتیشم لە کاتی خۆیان لە بەرنامەیەکی تەلەڤیزیۆنی لە کورسان باش لە بیرە وتم چونکە ڕاستیە خەڵکی کوردستانیش پێویستی بەوە هەیە کە سیمبۆلێکی نەتەوەیی بۆ سەربەخۆیی بەڵام سەرکردەکانی ئێمە بازەکەی سمبولێکی سیمای سمبولێکی نەتەوەیی چارەسەری بنەڕەتی کێشەکانی ئێمە لە سەربەخۆیی دادەبێ و لە دوای سەربەخۆیەوە دەتوانین ئێمە کبریایی نیشتیمانیمان کاکە حەشیمی ڕاستیە ئێمە ڕۆژانە کبریایی کوردایەتیمان دەڕوشێندرێ تۆ سیرکە لە ئافرین چیمان دەکرێت دوێنێ کچێک چی لێکراوە لە تورکیا لە ئافرین هەفتەی پێشوو لە تورکیا کوڕێک لەبەرەوەی گوێ لە گۆرانی گرتووە باشە لە کاتێکە ئەوان لەسەر هەموو کەسێک لەبەر کێشخانەیەک ئەکرێتەوە لە وڵاتێکە بە ناوێکی کوردی و دەوڵەتێکی گەورەی وەکو تورکیایەتە قسە لەسەری کەسی کوردێک نییە بە دەنگی ئێمەوە بێ ئێمە ڕاستیە میلەتێکی چوارە میلەتی ئەم ناوچەیەین کە بە دەرەجە دوو حسابکراوی تۆر خەڵکی کوردستانیش ڕەنگە حەقی نەبێت لەمڕۆ بڵێ مەسەڵەن تۆ بنەماکانی دەوڵەتت نییە تۆ موچەت نییە چۆن هەنگاوبەرە و دەوڵەت دەرەی تۆ هیچت نەبێت ئەوە ڕۆیشت بەڵام دیسان کە ڕۆیشت با ئەم خەونە نەکوژین نەیمرێنین ئەم شتە لە خەیاڵی خەڵکی نەوەکانی داهاتووشمان بەسەر بە خۆیان بەرپرسان نەیانمران ینی بۆیە حکومڕانی خراپە بۆی ینی ئەم گەندەڵیە بۆی ئەم بێسەروبەرەیە بێگومان ینی بێ ئومێدکردنی خەڵک خۆ لە ڕاستیە چوە خەڵکی ئێستا ڕەنگە ئەگەر باسی دەوڵەتی کوردی کەی خەڵک بێ بەشێکی زۆر گاڵتەی پێ بێ ینی لەبەر گەندەڵی و لەبەر نەعەدالەتی ئەمانە هەمووی مەرحەلەیەکی ڕاگوزەرن دێن و دەڕۆن و دیسان ئەڵێمەوە ساڵ و دو ساڵ و دە ساڵ بۆ تەمەنی نەتەوەکان هیچ نین و کەمن ئێستاش یەگەڵابێ ئەگەر ئێمە بە خۆماندا بچینەوە حکومڕانێکی دروست بکەینەوە و ڕازگۆ بین لەگەڵ خەڵکی خۆمان ئامادەی تایە لە قوربانی بدا بەڵام ئێمە نابێ بە بیکەینە قوربانی ئەبێ بەهاز بکردمە پرسیارەتیەوە چونکە لە ڕابردوودا زۆر خەڵکمان کورد بە قوربانی بەبێ ئەوەی کە پێویستی بکردایە لە ڕاستیە دو پرسیارم زۆر بە کورتی سەبارەت بە ناڕزایەتی خەڵک خۆپیشاندان هەبوو لەو ماوەی پێشوو ینی کادانەوەی خراپیش هەبوو ینی پێ دوێت بەم شێو مامەڵەکردن لەگە ناڕزایەتی خەڵک لە ڕاستیە ئێستا لەم بە کورتی بەسپاس لە ڕاستیە لەم کڕۆنەدا بانگەشەکردن بۆ خۆپیشاندان بەڕێی من لە جەویکی خەڵکی کوردستان کە پابندبوون بە ڕێنمایە تەندروستیەکان ئەتوانین بڵین سفرە بانگەشەکردن بۆ خۆپیشاندان یانی بانگەشەکردن بۆ ئینتیخابەوەی کاسبکارەوەوانەوە کە دوکان وشتە بازاڕیان بۆ کرایەوە لە ڕاستی ئەتوانرێت بە شێوازی تر دەنگی خۆمان بگەێنینە حکوومەت نەک بە خۆپیشاندان سپاس دەکەم سپاس بۆ بەڕێز دکتۆر شاه عەبدوڕەحمان وەزیر لە کابینی پێنجەمی حکوومەتی هەرێمی کوردستان کە لەم بەرنامەیە لەگەڵم سپاس دەکەم سپاس بۆ بینەرانی بەڕێز سپاس بۆ هاوکارانم تا بەرنامێکی دیکە خواتان لەگەڵ